چیرۆکی ئەو پێغەمبەرەی 33 ساڵ پادشای ئۆرشەلیم بوو. بە ئەندازەیەک دەنگی خۆش بووە کە زەبوری خوێندوەتەوە چۆلەکە و شاخەکان لەگەڵیدا خوێندویانە، وەک خودای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: إنا سخرنا الجبال معه إنا سخرنا الجبال معه يسبحن إنا سخرنا الجبال معه يسبحن بالعشي والإشراق والطير محشورة كل له أهواب وشددنا ملكه وآتيناه الحكمة وفصل الخطاب. داود بە یەکێک لە پێغەمبەرەکانی خودا دادەنرێت کە کتێبی زەبوری بۆ ڕەوانەکراوە لەلایەن خوداوە. پێغەمبەر داود کەسێکی باڵاکورتی چاوشینی قژزەرد بوو، قژی کەم بوو، دەنگێکی خۆشی هەبوو و توانیوێتی ئاسن بنوشتێنێتەوە کە ئەمەش دەسەڵاتی خودای گەورەیە و پێی بەخشیوە. بەهۆی ئەو پەرچۆی خوا پێی بەخشیوە توانیوێتی ئاسن بەبێ گەرمکردن و سوورکردنەوە و ئاگەر بە هەموو شێوەیەک بجوڵێنێت و شێوەی لێ دروست بکە. ئەو ئاسنگەری کردووە و یەکەمین کەس بووە کە قەڵغانی دروست کردووە. کەسێکی دادپەروەرد بووە و دادوەریەکەی بەزانین زانیوە و سیفەت بووە تێیدا. زمان پاراو بووە و لە قسەکردن و گەیاندنی پەیامی خوا کێشەی نەبووە. خوای گەورە گەورەی خۆی لە پادشا شاول دەسەنێتەوە و پێغەمبەر سامیۆڵ دەنێرێ بۆ لای یەسای باوکی داود لە ناوچەی بەیت لەحم. دواتریش پێی دەڵێت لە نێو منداڵەکانیدا پادشایەکم هەڵبژاردووە و هەڵبژاردنەکە دەکەوێتە سەر داود. پێغەمبەر داود درودی خودای لەسەر بێ لە 40 ساڵیەوە دەبێتە پادشا و 7 ساڵ لە شاری خەلیل حکم دەکات. دواتر 33 ساڵ حکمی شاری ئۆرشەلیم دەکات و دوای ئەویش سولەیمانی کوڕی دەسەڵات دەگرێتە دەست.